خۆشەویستان سڵاوتان لێبێت لە کەناڵی بیکەیفەوە ئەمڕۆ پێمان خۆش بوو لەگەڵ کاک نیاز شەیدا کورتیلەیەک باز لە ژیان و کار و هونەری خۆی بکەین لە هۆڵەندا. کاک شەیدا یا بە کاک نیازبانە بکەم. کاک شەیدا سڵاو لە تۆش عەزیزەکەم بەخێر بێن سەر و سەر چاوم گیانەکەم. سپاس. کاک شەیدا پرسم دەمێکە ونیت زۆر دەمێکە ئەمە بۆ دووبارە بە خێراتتانەکەم یعنی وەزعێک تێکەوتین زروفێک تێکەوتین بۆ میلەتەکەمان بەڕاستی وەزعی وا بەسەر میلەتەکەمان هاتووە کە کەس نەگمە زۆربەی هونەرمەندان تااقەتی گۆرانی وتنیان نەماوە لەبەر ئەو وەزع ئابوورێکە بەسەر میلەتەکەمانە هاتووە ئێمە چاوەڕێ ئەوەمان ناکرد بەڕاستی بۆ نمونە من گۆرانیەکەم بە دڵ و بە ژیانوت بۆ خاکی کوردستان و بۆ نیشتیمان ئێستا کاربەدەسان بە پێچەوانی ئەو گۆرانی ئێمە کارەکەن زۆر بەداخەوە. بۆی ونبوونەکەشم سەرقاڵی ژیان و باری ژیانی ماڵ و منداڵی خۆمە ڕۆحەکەم. ئەپرسم ئەو گۆرانیە لە کاتی خۆیان زۆر دەنگدانەوەی هەبوو زۆر تایبەت بوو ئێستا ئەوانەی کە لە تەمەنی ئەو گۆرانیە ماونەتەوە هەستەکەی چی پێ بڵێن هەستەکەی بەدوات بگەڕێن وڵا زۆربەی کەس بڵێ هەواڵە پرسن و بەداخەوە گۆرانی وەختی خۆی بە ناوی هونەرمەندێکێکەوە بڵاو بۆ بەڵام دوای سەرچاوەکەی ڕوون بۆ خەڵکی و بۆیان دەرکەوت کە ئەوە نیاز شەیدایە تووشیە مولایەکیان و ئێسش جێ خۆیەتی و گۆرانی لای من وەک ئەندامەکانی لەشی خۆمە گۆرانیم خۆشێ و بەدڵ و بەجان بۆ خاک و نیشتیمانم وتووە. بەڵێ کاک شەیدا پرسم چی تازەت هەیە؟ وەڵا بەرهەمی تازەم هەیە بەڵێ بەرهەمی تازەم هەیە بەسەر نیشتیمانە سرودی نیشتیمانیم هەیە لەگەڵ زۆربەی هونەرمەندەکانە ئامادەم کردووە بەڵام چاوەڕێی دەرفەتێکەکەین کە بڵاوی بکەینەوەنێ بەڕاستی ئەم وەزعی کوردستان ئاوا بڕات زۆر ناڕەحەتە هەمووی لە دەزەدەین ئومێدەواری نوانە بێ داوای یەکگرتنەکەین داوای یەکبوونەکەین. ئەم کارە هونەریە نوێت هەر نیشتیمانیە یاخود چ بابەتێکە؟ هەم نیشتیمانیە بەڵێ نیشتیمانیە و بەرهەمی تری کەشمەیەکە نیشتیمانی نییە بڵێن سۆزداریە و ئەوینداریە ئەویشی خۆش بێ کەواتەمە مژدەیەکی خۆشە بۆ هەموو گوێکانی کە چاوەڕێی توێ بەڕاستی. بەڵێ دڵنیا بن کە بەزووترین کار بەرهەمی تازە بڵاوە کەمەوانی و ئومێدوارم جێ ڕزامەندی هەموو لایەکیان لێت ڕۆحەکەم. چیت هەیە لە کۆتایی چاوپێکەوتنەکەی شتێکە بێت بتوێ باسیکی بتوێ بێی بە گوێی گوێگرەکانتە بینەرەکانتە داوا لە هونەرمەندان هونەردۆستانی خۆشەویستەکەم یەک بوو بن خزمەتکاری یەکتری بکەن. من ئەمڕۆ هاتووم بە شانازیەوە بۆ کۆنسێرتی کاک عەدنان کەریم کە بە دڵ و بەجان بە خێراتنیانەکەم و گۆڵبارانیانەکەم و بەناوی خۆم و سەرجەم هەوادارەکانەوە بە خێراتنی تیپی مۆسیقاکەم و ئێوەی عەزیز و خۆشەویستیش بەخێر بێن و ماندوو نەبن دووبارە و سێبارە. خۆشەویستان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست هونەرمەند کاک شەیدای خۆشەویست کە یەکێکە لەو هونەرمەندە تایبەتانەی کە کۆمەڵێک لە بینەران بە دوایە گەڕێن. بڕۆ کاک شەیدا مژدەی ئەوەی پێداین کە کۆمەڵێک بابەتی هونەری و ئەدەبی جوانی ئامادە کردووی شەڵا لەم نزیکانە بڵاوەکرێتەوە بەڵامی شەڵا ئەو ئاواتێتی و ئێمەش ئاواتمانە کوردستان و وڵاتمان ئاوادان کرد کوردستان و وڵاتمان ئاوادان بێت و هەمیشە و بە دڵخۆشیەوە لە کوردستان و لە وڵات و خاکەکی خۆمان بڕوانی تا ساتێکی کە و بەرنامەیەکی کە و دیدارێکی کە ماڵاوە. ئەمڕۆ غەریبم حاڵم پەشێوە ئەمڕۆ غەریبم حاڵم پەشێوە بەو حاڵەشەوە لە خزمەت ئێوە یاخوا بەخێر بێن نووری دیدەکەم لە ناخی دڵەوە خێر هاتن تەکەم لە ناخی دڵەوە خێر هاتن تەکەم. عزیز من و تۆ وەک ماسی واوین بێ یەکتر ناژین